لە هێرشێکی موشەشی درنگانی ئێوارەی شەممە لەلایەن رووسیەوە بۆ سەر شاری سومی لە وڵاتی ئۆکراینە تا ئێستا 2 کەس گیانیان لەدەستدا و 20 کەسیش بریندار بوون. ئەو شارەکە لە باکووری خۆرهەڵاتی وڵات هەڵکەوتووە هاوسنووری رووسیا و یەکێک لەو یەکەم شوێنانە بوو کە هێزەکانی رووسیا لە 24 مانگی 2022 هێرشیان کردە سەر. وەک وەزارەتی بەرگری ئۆکراینە دەڵێت لەم هێرشەدا کۆڵزێکی 4 کرا بە ئامان هەروەها کاربەدەستانی خۆجێکوتیان ژوورەکانی خەوتن و هۆدەکانی خوێندن لەو هێرشەدا زیانیان پێگەیشتەوە و پاشان ئاگریان تێبەربوو. لە هەمان کاتدا کاربەدەستانی رووسیا ڕایانگەیاند کە 3 فڕۆکەی بێفڕۆکەوانی ئوکراینە بەرەبەیانی یەکشەمە هێرشیان کردە سەر مۆسکۆ، کەسێکیان بریندار کرد و بۆتە هۆی ئەوەی 1 لە 4 فڕۆکەخانەکانی دەوری پایتەخت دابخرێت. وەزارەتی بەرگری رووسیا ئەو ڕووداوەی بە هێرشێکی تێرۆریستی لەلایەن حکوومەتی کیێڤەوە ناوزەت کرد و گوتی 3 فڕۆکەی بێفڕۆکەوان شارەکەیان کردە ئامانج. یەکێک لەو فڕۆکانە لەلایەن سیستمی بەرگریەکانی هەرێمی مۆسکۆ بەردرایە خوارەوە و دوی دیکەش پێشیان پێگیرە. گرتە ڤیدیۆکانی جێگای ڕووداوەکە نیشان دەدەن کە یەکەم نهومی ئەو شوێنە زیانی پێگەیشتووە. شارەداری مۆسکۆ سێرگێی سۆڤیەنیان گوتی هێرشەکە زیانی بەرچاوی بە دەرەوەی دوو بینای لە گەڕەکی شاری مۆسکۆ گەیاندووە. ئاژانسی هەواڵنێری رووسیا دەڵێت بە گوتەی کاربەدەستانی تەنگەتاوی پاسەوانێکی ئاسایش لەو ڕووداوەدا بریندار بووە. ئەمە چوارەمین هێرشە بۆ سەر هەرێمی پەیتەخت لە مانگەدا بکرێت. لەلایەکی دیکەوە سەرۆکی رووسیا ڤڵادیمیر پوتین لە نمایشی گەمە جەنگیەکان و ژێردەریایەکان لە شاری سنت پێترزبورگ بە ئامادەبوونی وەزیری بەرگری و فەرماندەی هێزی دەریای وڵات تێیدا بەشداری کرد. ئەمڕۆ رووسیا بە دڵنیاییەوە ئەرکا بەرفراوانەکانی سیاسەتی دەریایی نیشتیمانی خۆی جێبەجێ دەکات و بەردەوام هێزی دەریایی خۆی بنیاد دەنێت. تەنیا ئەم ساڵ 30 کەشتی لە جۆرە جیاوازەکان زیاد دەکرێت بۆ کۆمەڵی گەمیەکانی. ئەو سوپاسی هێزی دەریای وڵاتی کرد کە ئەرکەکانیان بەباشی بەجێهێناوە. سپاسی کارمەندان و ئەفسەرانی هێزی دەریایی رووسیا دەکەم بۆ ئەوەی ئەرکەکانی خۆتان بە بێکەم و کوڕی بەڕێوە بردووە بۆ متمانەیی و پشت ئەستووی خۆراگری و خۆبەخشینی پاک و بێگەرتان شانازی بۆ هێزی دەریایی رووسیا. لەو ڕێوڕەسمە لەشکریەدا کە بۆ ڕۆژی دەریای وڵات لە کەندای فێنلاند و لەسەر ڕووباری نێڤا لە شاری سنت پێترزبورگ بەڕێوەچوو 45 گەمی ژێردەریایی و کەشتەکانی دیکە لەم بۆنێنەریتیەدا بەشداریان کرد. بەر لە مەژ وەک کرملین گوتی 3000 سەربازی هێزی دەریایی دیکە لە مەشقێکی لەشکری سەرزەویدا بەشدار بوون. بەڵام لەم بۆنێدا هیچ باز لە هێرشە داگیرکاریەکانی رووسیا بۆ سەر ئۆکراینیان نەکرا کە رووسیا خۆی بە کردداری تایبەتی لەشکری ناوی دەنێت. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.